ڕۆژەکە خەیاڵی من وەکو خوێنەرە دیارە کۆمەڵە کارکتەر یەنە ناوە واقعەکانی هەڵەبجە و کوردستانە تێکەڵ بە وەسف و خەیاڵی نووسەر زۆربەی ڕۆمان نووسەکانی دنیا لەبەر کەمی کەرەسەی واقعی خەیاڵیان جێڕاومەتەوە چونکی بێزار بووم لەوەی کە زۆربەی خەڵک ئەمەڕەشی کارگوزاری دارایی شارە هەرچەندە کارگوزاری دەزانی خۆشەویستەکەی بەڵام هەر لێەوە فریاد دەدات و دەڵێ کۆتایی دنیا نییە هەڵەبجە و سەرجەم شارەکانی کوردستان کارەساتی زۆریان بەسەر هاتووە من لە منداڵیمەوە لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی ئەیلولا لەو ڕۆژەوەی کە خەڵک چەکی هەڵگرت و بەرەو تونێلەکەی دەبەرنیخان چوو من لێم بە خەیاڵی خۆمە ئەمود ئەمانە چیەکەن بۆ ئەم چەکەیان پێیە لەو ڕۆژەوە من زیکرەیات و دید و بیری خۆم ئەم خستە گەڕ و پێم خۆش بوو شتێک بنووسم بۆ میلەتەکەم بۆ شارەکەم چونکی ئێمە مێژوومان جوگرافیامان کلتورمان هەمووی دزراوە جیاکەڕەنە بۆ ناسرابن سی خۆشیانە بوو بێت یا سەرای شارەوە تەویلی ئەسپی پۆلیسەکان هەیە خوار ئەویش یانی فەرمانبەرە پێشەچی ئەم کتێبە شاکەنووسیمە بۆ برای بەڕێز و خۆشەویست چیرۆکی کتێبەکە لە ساڵی سەرەتای شەستەکانەوە دەست پێکات هەتا کۆتایی هاتنی شۆڕشی ئەیلول و نسکۆی شۆڕشی ئەیلول کۆتاییەت لە ڕێی کارکتەرێکەوە کە ناوی فەرهادە کاک عومەر عنایەت چیرۆکەکانی ئەجێڕێتەوە و باز لە کۆمەڵە ڕووداوی سیاسی گرنگ و کۆمەڵە ڕووداوی کۆمەڵاتی و کۆمەڵە ڕووداوی کە پەیوەستن بە پەروەردەی کۆمەڵاتی تاچی ناوچەکەەوە مەراسیمی واژۆکردنی کتێبەکە لەلایەن بەڕێزکار وش خورشید عثمان رابی و خوشبوو ئەمڕۆ شەرەفێکی گەورەم پێبەخشەیە کە من وەکو سەرۆکی یانەی وەرزشی سۆلاب ساڵی یادی 50 ساڵی یانجی وەرزشی سۆلاب بکەینەوە لە کەرکووک بە داوا ئامادەبوونی خەڵکان و وەرزشکاران و شارەکە هیوادارم شتێکی وامان کرد بێت کە شایانی ئەوە بێ بۆ یانەکەمان کە یۆبیری 50 ساڵی ژێرینی یانەکەیە زۆر پێ خۆشحاڵم کە لەم ڕۆژەدا کە بە بۆنەی تێپەڕبوونی 50 ساڵ بەسەر دامەزراندنی یانەی وەرزشی سۆلاف کە لە 37 ساڵی 1969 ئەوە کاتە وزارەی داخلیە مۆڵەتیدا پێمان کە یانەیە بکەینەوە لە شاری کەرکووکە من بە تایبەتی خۆم 50 ساڵە لە یانەی وەرزشی سۆلاف نەبڕاوم ومێدی ئەوەکەم دەست بەدەست بێت هەموو یانەیەک هەموو شوێنێک ماوە بدەن بەگەن بێتە پێشەوە بۆی خزمەتی وەرزش بکە چ لە ئیتیحادات چ لە یانەکان وتم نقل الممتلكات وباع و کرماشاتی ما یه لباس کرد کلهور کرماشا است که لباس قدیمیانه. این نمایشگاه که جشنواره جلوبرگ لباس کردی جهت احیای فرهنگ ما هیچ وقت یاد نمیم و لباس کردی احیا بود قدیمیگان ایران همیشه زنده بمینه. ناحیه زاکروس لجنوبی دریاچه اخوان کرده جنش وکی لبین چویا 22 ساڵە من خەریک جۆڵاییم لەتەر شاڵ شۆخەڕانی کە ئەم مێزەرێ هەجیجیانە ئەو وەختە جانماز مەوج گڵێم پەلاس ئێمە خەریک ئەوانە بووین بە مدەتی 22 ساڵ ئەوانە خزمەتێکمان کردووە بخير